ئایا بافڵتاالبانیە بێتە سەر کۆماری عێراق سڵاوان لێ بە بەڕێزان بە ژێرەی ئەو زانێرانی دەست ڤارمیدیا کەوتووە لە دوایین کۆبوونەوەکانیاندا یەشێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەندێک لایانی شیعی لە پرۆسی سیاسی عێراق ناوی بافڵتاالبانی سەرۆکی یەشێتی نیشتیمانی کوردستانیان پێشکەش کردووە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی کۆماری عێراق لەپاڵ بافڵتاالبانی ناوی هەریەک لە خالیت شوانی هەروەها بەنگ ژێنڕەکانیش هاتووە بۆ وەرگرتنی ئەو پۆسە بەڵام تا ئێستا ئەم زانیاریانە تەنها لە هەندێک میدیای عێراقیە بڵاوکراونێتەوە و لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پشتڕاست نەکراونێتەوە دوای نزیکەی هەفتەیەک لە ئەنجامدانی هەڵبژاردننی گشتی لە عێراقدا وردە جموجۆڵە سیاسیەکان دەستی پێکردەوە بۆ پێشێنانی کابینەی نوێ حکوومەتی داهاتووی عێراق و نوری مالکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لەگەڵ محەممەد حەلبوسی سەرۆکی پارتی تەقەدوم گفتوگۆیان کردووە دانیشتیان کردووە دوولاجەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە هەنگاوەکانی پێشێنانی حکوومەتتی داهاتوی عێراق خێراتر بکرێت وار لەو چوارچێوێشدا وا چاوەڕوان دەکرێت محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی هاوپەیمانی ئەتلافی ئەعمار و تەنمیە سەردانی هەرێمی کوردستان بکات و گفتوگۆ بکات و چاوی بکێت بە سەرکردی هێز و لایەنە سیاسیەکان و بەرپرسانی باڵای حکوومەت چەندین تەوەری گرنگ لە سەردانەکەیدا تاوتوێ دەکات لەسەر هەمویانەوە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە تا ئێستا لە ناوەڕاستی مانگی 11 داین بەڵام موچە خۆرانی هەرێمی کوردستان موچەی مانگی نوێیان وەرنەگرتووە پرسیارەکە ئەوەیە ئایا محەممەد شیع سوودانی بەم سەردانی ئەتوانێت پرسی موچە چارەسەر بکات و یەکلایی بکاتەوە لە پاڵ پرسی موچەدا پرسی پێچێنانی کابینەی نوێ حکوومەتتی هەرێمی کوردستان تاوتوێ دەکرێت کە زیاتر لە ساڵێکە بەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تێپەڕ دەبێت بەڵام تا ئێستا هەردوو لایانی سەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان نەگەشتوونەتە ڕێکەوتن بۆ پێشێنانی کابینەی نوێی حکوومەتتی هەرێمی کوردستان.